کەوا بوو دەکرێت بڵێ باشترین تاری بەوەیە بڵێن کوڕی بابی خۆی بووە. بەڵێ کوڕی بابی خۆی زۆرم پێخۆش بوو کەسانێکم دیتباوە کە دەگەڵی بوونە بە منداڵی یا بە جوانی بزین چ تایبەتمەندی هایەکی هەبووە کە بزین ئایا زۆر شەرمێون بوو خالی قڵێکەوە دێکوت نەمدەزانێت تەلێفۆن لە دوکانی مەلا ساڵقی برای کاوەی دێکوت لە دوکانەکەی وێ بوو تەلێفۆن بوو تەلێفۆنم هەڵگر بوو نازانم چێ بوو کردبووی کوڕێکی لەکرد بۆ ڕاست و حکیوێکی دەم هەراشی بێفەرهەنگی دێ هاتی بەدبەختێکە لێ تۆڕە دەبێت دەڵە بۆ ئەوش مەلا ساڵق گوێ لێ دەبێت ئەو دێکوت خالد دێکوت قەت تەلێفۆن نەدی بوو قسەی پێ دەکرد لەوانشەدا نەمدەزانێت وڵاتی بەگشم داهات داکتی مەلا ساڵق نازانم کاتم لەبیر نەماوە چۆن لە بیری ما بوو دەبێ خالد بیجێڕێتەوە بۆ خۆی وەرە خالد رسولی لە هذا خبر صادق رحمتي زۆر عجایب تۆڕە دەبوو داری وابوو ئەوەندەی مهرەبان بوو ئەدەی شخصیتێکی عجایب بوو مهرەبانی و تووڕەیی و هەرتێک لای بڵام لە جێ خۆیدا جێ تاریخ وەڵا جێ تۆڕە دەبێت زۆر دەڵ نازانم چی دا دەست پێ دەکەم تەلەفۆنی شەرمێشکە خالد دەکوت زۆر عجایب شکاو بوو زۆر ئەو دنیایان بەسەردا ڕووخا و زۆر فڵات ئەخر باز دەکرێت دەڵێن زۆربەی سخەنڕانە باشەکانی دنیا وتار بێژە باشەکانی دنیا بەنێوبانکان هەموو بە منداڵی وانە شەرمێون بوونە بەڵام دواتر باشترین سخەنڕانستا کاخال عەزیزی کەسێکە لە سخەنڕانیدا زیرەکە یعنی من سرنجم داوەتێ پێشکەشکاری زۆر باش ناتوانێت تەسیری لەسەردا بنێ و جووری کە دەبێ چۆن بڵین فشاری بۆ بێنێ زۆرتر ئەوە فشاری بۆ کەسەکەی دێنێ بۆیە بەنێوبانگ بۆ ڕەنگەی بەشێکی لەسەر وتارەکانی بێ وتاری وڵایی دارە من تخصصی ناتوانم ئیساری نەزەری لەسەر سیاست بۆ لەسەر فڵانەکەم بەڵام من باسی ڕابردوو کار و کوڕەخانە و ئەوە زیاتر باسی ئەوەی دەکەم نەک باسی سیاسەتی ئەوە دیارە خەڵکی سیاست بەدار بۆ خوان دەزان و لە کاڵی کارەکانیوانە بۆ خۆیان قەزاوەت دەبێت بکەن و هەڵی سەنجێرن و لێدەنەوە من لەسەرەوە باس نەکەم بەڵام وا بوو بەڵام لە مەتانەت و شخصیەتدا زۆر کەمیانە بوو ینی کەمیانە بوو خۆشە ئەمە دیارە 9 ساڵی ڕەبا زیاتر لە 9 ساڵ و چەند مانگ نزیک بە 10 ساڵ لە کوورەخانەی کار کردووە ئەنواع و ئەقسابی خەڵک هاتوۆتەکردێ بۆ کوورەخانە کەسێکی وەکو خالیدم نەدیوە وەک کارگەر ئەوە شەرمە و بە شخصیت زۆر سیر بوو هەتا مساعد بۆ مساعدە وەرگرتنی شەرمی دەکرد سەر مساعدە وەرگرت حەقی خۆی بوو حەق خۆی مساعدە ئەوەندەی وەبیرم بێڕەنگە هەندێک لە بینەرانی تازە نەزانن ئەو پوڵە بوو کە دەچوی پێشوەخت بابەتی ئەو کاری کرد بوو پوڵە کرد وەردەگرت حەسکانە دەرم بێ ئەوەی حسابی هەبوو کولی حسابەکاری بدەنێ بۆ مایحتاج ڕۆژانە سەرفی بکا و خەرجی ڕۆژانەی ئەو هەفتەیە پێبگاتەوە هەفتەی دیکانە پوڵیشان وەردەگرت بۆ ماڵی بۆ منداڵی بۆ تەنێوانە قانون دەبابراوەیە ڕاستە ئەوە زۆر جالبە مامۆستا جەنابەت سێ سکرتێری حیزبی دموکراتت
لە نزیکەوە بینیوە تەجروبەی سێسکرتران هەیە لە نزیکەوە زۆر لە ئەخلاقی شخصی وانیشت بینیوە بە تایبەتی ئەوەندەیەم بزانم لە کتێبەکەشدا باس کردووە ڕەوانشاد ئەحمەد تۆفیقشت لە نزیکەوە دیوە و زۆریشی باز دەکەی پێم خۆشە باسی بڕێک باسی ئەحمەد تۆفیقی بکەین ئەحمەد تۆفیق ئەو جووری جەنابەت دەدیت چ کەسایەتێکی هەبوو یعنی ئەگەر بڵێ باسی بکەی لە نزیکەوە زۆر شتت پێوە دیوە شتی زۆر خصوصیشت پێوە دیوە ئەحمەد تۆفیق ئینسانێکی لە خۆڕادی بوو ئینسانێکی هەڵسوڕا و سەردەمی خۆی بوو دیارە هەر بە خانوادەشیان دیارە ئەم خەڵکی دێمەوە خەڵکی شاری نیم بەڵام بە باشە بە خانەوادەیەک و بنەماڵەیەکی باش بە نێوبانگبوون برای ئەفسەری حزبی دموکرات و حکوومەتی کۆماری کوردستان بووە ئەرزوو دەکەم زیندانی شێشاوە برای دیکەی هەروە مەسەلەن دەڕەکەم بە خزمەتی نەگەیشتووە بە هەر حاڵ ئەحمەد تۆفیق ئینسانێکی هەڵسوڕاو بووە بەڵام هەلوو مەرجی ئەو سەردەمەی و هەڵسووردا سووڕی کاک ئەحمەدی سەرکەوتوو نەبووە بتوانی درێژە بەخوێندن بدا و مەسەلەن وەکو خەڵک لە وڵاتی ماودەمی ئەو پڕێکەی لە جێگایەکی وەکو شارەکان و شارەکانی کوردستان دیپلۆمیان وەردەگرت کەم وا هەبوو بڕۆ زیاتر مەسەلەن بەڵام ئەو لەبەر هەڵسووردا سووری حیزبایەتی و سازمان جوانە ئەوەدا بۆی نەکراوە هەمیشە لای پۆلیسی بەدواوە بووە بۆی نەکراوە بەڵام ئینسانێکی فەعال و هەڵسوڕاو بوو هەڵسوڕاویەکەی بە وەک دیاکوت زیاتر لە حەجمی خۆی بووە زۆر هەڵسوڕاو بووە لە سەردەمی بڵێن دوای ڕوخانی کۆماری کوردستان ئەلاوێ بووە هاتووەتە مەیدانی خەباتەوە ئیدی بێ وچان هەدای نەداوە دیارە ئەو دەما حزبی دموکرات وەک حزبی دموکراتی پێشتر نەبوو مەوزوعی خەڵکی خوێندەوار و لێزان و فڵان و ئەوانە نەبوو یعنی نەگاو حزبی دموکرات بەڵکو حزبی دموکرات بێکی نمون نەبوو لە سەردەمی خۆیدا ئەوە دواکەوتوو نەبوو کۆمەلگای ئەو دەمی کوردستانی وا بوو کۆمەلگای کوردستانی وا بوو حزبی دموکراتی کوردستان لە کوردستانیدا لە کوردستانیدا لە هەموو بەشەکانی کوردستانیدا بێوێنەیە ئەگەر بەشای تاریخ و ئەگەر بەشای ڕابردوو ئەوەندەی ئەمنەوە بیرم ئەحمەد تۆفیق ئینسانێکی هەڵسوڕاوی لە خۆڕاتیوی بەجەرگ بوو بەڵام یەک عیبی هەموو کەس عیبی خۆی هەیە نقصانی خۆی هەیە ئەوەی مربوطە بە تەشکیلاتەوە ئەوە لە لاپەڕەیەکدا باسم کردووە بەڵام ئینسانێکی دەست بزێو بوو دەستی لەوەشان دەکەوت ئەوەی هەبوو دەست بەشانی هەبوو یعنی لەگەڵ باشینەوە نەبوو کەسێک بە شتێکی بگری لێ بدە تند و تیژ بووە ئەوەشە بەڵام ئەحمەد تۆفیق ئینسانێکی فوق العادە بەناموز بوو ئینسانێکی فوق العادە سەخی تەبع بوو ئەوەی کە هەیبا خۆی خەڵکی بەشی دەکرد یارە مقەد لە زیندگیم لە هیچ کارێکم دێنە بۆ هیچ شم لێ وەرنەگرتووە بۆ وەک سەرمایە وەک پوڵ وەک بڵێ فڵان شت
هەڵکەوتوو بوو زۆرشی خۆشەویست کەوابوو اختلاف لەگەڵ بووە بە دواشیدا ناردوومە بەڵام ئەمن ئەو دەما سیاسەتەکەی لە دڵیدا بەدڵ نەبوو سیاسەتەکەی لە دوای کۆنگرەی دوو بەدڵم نەبوو لە سەر سەرەتای کۆنگرەدا ئەمن پێم خۆش بوو شت بێتمەوە پێم خۆش بوو لە نێو حزبی دموکراتیدا خوێندەواری نەبوو ئەوەی خوێندەواری بوو کەم خوێندەوار بوو من دارێ دوو کتێبان بۆ کاگ ئەحمەد ناردوو کتێبەکانیان نەربوو بۆ مقڕەکەی ئێمە بۆ ناوپردا هاتبوون بۆ نێوپردا تا های فەیزی زادەیە کتێبەکانی نەربوو بوو مامۆستا بوو من کتێبەکانم خوێندنەوە پاشنێ بردەمنەوە دیارە پێیان کورد بوو خەڵکەی بەوە ئەوالانێ ئەمن کە ئەوە ئینسانێکی خۆم زۆر بەسانشی خاچی زانی وەیدی ئەوە نەزانیەوە بەڵام داعینە هەڵدەمەوە خەوە نەبوو مەرەی نەبووە بۆ ئیجازەم بە خۆم نەداوە بە خەڵک بڵم فڵان شت بیر لەوەی دەکەمەوە بەو شتانەی لە زۆر جێگایان لەسەر ئەحمەد تۆفیقیشم خوێندوێتەوە پێدەچیە کەسێک بێ بەس خوازیاری قودرەت بوو بێ دەناشتە منفیەکانی دیکەی نەبووە وەکو جەناب دەڵێ بێناموز نەبووە لێرەدا ڕەنگە بەحث ناکەم بۆ ئەوەی تەبلیغات بکەم بەڵام من ئەوەی دەیزانم و ئاگاداری دیتن و بیستنی خۆم لەسەر ئەحمەد تۆفیقی لە کتێبێکدا بە نێوی لاپەڕەیەک وەگا لە بە تەفسیلتر لە بیرەوەریەکانی خۆمدا لە قەرشڵاغەوە بۆ سوێت هێناوە سەر کاغەز ئەو کتێبەش زیاتر لە 21 ساڵەوە پێش نووسراوە ئەو کەسانەی کە هەم دۆستی نزیکی کاگ ئەحمەدی بوو هەم هاوکاری نزیکی کاگ ئەحمەدی بووم هەم کاگ ئەحمەدیان وەکو ڕێبەرێک خۆشویستە ئەو کتێبیان دیوە ئەو کتێبەشیان خوێندوێتەوە قسەشیان نەبوو لەسەر بۆ کتوشمە ئەگەر پێتان وایە من درۆیەکم لێرەدا بە بێ ئەخلاقەوە یا بێ ئەخلاقێک یا درۆیەک یا ئەفترایەک بە کاگ ئەحمەد تۆفیق بۆتان هەیە بۆتان هەیە چۆنی پێتان خۆشە ئەوە بیدەنە بەرباس قسەی لەسەر بکەم بڵێن وانێەوە وەزرم بنمە بەڵام پاشی مەرگم قسەیدا مەکەن مەیتەنە پاشی مەرگم هەتا ماوە باشە ئەوە دیارە بەعزە کەسێک نەخوێندوێتەوە نەهیچ بووە دەڵە فڵان کەس کابرایەک هەیە بە نێوی یاسین سەردەشتی دکتور یاسین سەردەشتی دەڵە پرۆفسۆریش ئەو کابرایە باسی دەکا دەڵا نووسراوەکانیم هەیە کوڕەکەی ڕەشید خانی ئەو دەما لاپەڕەیەکی هەبوو لەسەر ئینتەرنێت بڵاوی دەکردەوە هەموو ژمارەکانی ئەو کابرایان نووسیوێتی
دەڵا لەوێدا ئەمن متهم دەکات کە ئیهانەت یا خدای نەخواستا شتێکم بەحبەت بکە ئەو کابرایانە لە تەمەنێکدایە لە تەمەنێکدایە لە نزیکی ئەحمەد تەوفیق ئەحمەد تەوفیق کتێبێکی لە پاش بەجێماوە و ئەسنادێکی لە پاش بەجێماوە خوێن بێتەوە و بڵاو لە خۆرا ئەوای ئەمەنیژەواسمە هیچ قسەی نەبووە ئەو دارا کابرایەکی زیرەکانە و تاوبەستانەی کاری تاوبەستانەی کرد چون ئەمن لە پێشدا کتێبەکەم نووسیوە ئەبن لە پێشدا کتێبەکەم نووسیوە محتەوای کتێبەکەی منی هێناوە کردوێتە بەیستلا نووسراوەک لەسەر ئەبن لەسەر نووسراوە بەرحاڵ زیرەکی کردووە من ناڵم کە حەق خۆیتەوە ئەمن کە شتێک دەنووسم خوێندوومەتەوە لە جێگایەتی لێ فێر بوومەی ئەدەبیاتەکەی بەکەڵبن بەڵام ئەوە ئەو کابرایە ناسیارەکەی ئاوایە ئەو برادرە ئەو دکتۆر یاسینە ناسیارەکەی وایە باسی ئەحمەد تەوفیقی دەکات باسی ئەحمەد تەوفیقی دەکات چۆنی ئەمن باسی سید حەمەد ئەمینم کردو سید حەمەد ئەمینی باوکی بۆ چێودار بۆ خەساب بۆ فڵان بۆ ئەوە بۆ ئەوش ئەڵعینی ئەو شتە دێنێتەوە بەڵام دەڵە دایکیشی لە مەنگوڕەکانی سابڵاغێ تۆ سەداقەتی و ڕاستگۆی ئەو کابرایی لێرەڵان دایکی خەڵکی خەڕەشلاغەیە دایکی ئەحمەد تەوفیق خەڵکی خەڕەشلاغەیە خوشی عەبدوڕەحیمی فەخێ کچی عەبدوڕەحیمی فەخێ خوارزاکانی پیان تۆ یەکێک لە لە بەیستیلا برازاکانی ئەو خوشکەی ئەو دایکەی برایم کۆمەڵە بوو لە ساڵاغی ڕەنگە لە ئافری هەبووڕکایکی باە بوون کۆمەڵە دوایەوە وەڕەسوی عەبدوڕەحیم بوو لە خەرشڵاغ دا سەداقەتەکەی ئەوە ئەتۆکە کابرایەکی نییە بۆ چکار بدەیت بەس لێ دیارە زانیاریەکانی دەبێت تۆ ئەگەر کتێبت خوێن بێتەوە ئاگاداریش نەبێ بە ساداقەتەوە ڕەنگە هەمووی نەزانیوە چۆنە و چۆن بووە بەڵام قەزاوەت دەکەی بەڵێ بەداخەوە مامۆستا باشە دکتۆر قاسم لوی نەمری شت دیوە لە نزیکەوە لەگەڵەویش بووە دەڵێن دکتۆر قاسم لو ئەدەبیاتێکی ینی پاکی هەبووە لەگەڵ خەڵکی کە قسەی دەکرد و ئەوانە جەنابش لەوت پێوە دیوە مەسەلەن دەڵێن دکتۆر دەڵێن ئەحمەد تەوفیق جنێوی زۆر دەدا بێ هەرمەتی زۆر بە بەردەستەکانی دەکرد ئەحمەد تەوفیق من ڕەنگارنێ هەموو کەس نێ لە کۆبوونەوەڵام بووە لەگەڵ دکتۆر قاسم لوی خەڵک قسەی کردووە بەڵام وریای کردوێتەوە توێکی بەعدە دکتۆر قاسم دوای تۆ لە زیندەگیدا بە خەڵکی نەکرد ئەدی چی دەکرد ئەگە درۆیان بە کەلیمەی درۆی نەکردووە بە قەستی وا دەڵێ یا چینە بەستەوە یانە ئەوەندە ئینسانێکی بەعدە بوو لەوانەیە بە خەنەت تەحاڵێکدا ئۆتۆریتەشی زۆر بووە لە خانەدانێکی تبعی دەبەوە درست لەباری خانەوادە و تربێتەوە ڕەنگە ئەحمەد تەوفیق ئەو ئیمکاناتی بۆ نەخوردوێ ڕەنگە ڕۆژێک لە ڕۆژانەگە ئەحمەد تەوفیقش وەکو وی
وەکوی با بەشوی تربێت کرا بەشوی ڕۆژ بەڵام دکتۆر قاسملو خەڵکی دیکانەشە بوو خوێندەوار خەڵکی دەست ڕۆیش توش بوون وانە بوو من نانی کەس نانم بەڵام وانە بوو دکتۆر قاسملویتان چ بێئەدەب نەبوو ئێستاش هەیە خۆ ئەمە لانێکم ئەم پێمەوە من لە ساڵ 1970 لەگەڵ قاسملو ئاشنا بوو لە بەغدا 68 ئەو لەما لە کوردستانی عێراق دەگەڵی دانیشتمە شتی لێپرسی و فلانی کردووە بەڵام من لە دکتۆر قاسملوی پێم کتۆ لە کۆنگرەی دەرکراوی پێم کتۆ من لەو کۆنگرەیەدا بوو کە تۆ دەرکراوی ڕایشم لەو کۆنگرەیەداوە نەکە شەرمەم نەکردو شانازشم بەخۆ مەبەستت کۆنگرەی دوویە کۆنگرەی یعنی پێت کورد بە دکتۆر قاسملووی کە من دەنگیشم داوە کە تو دەرکەن لە حیزبی هەڵسوکەوتی چ بوو دەگەڵ من لانەکەم خۆ بەحسێک لەسەر کات سەدیقی ئەنجێری کات سەدیقی ئەنجێری بەیسلا پرسیاری لێ کردووە بەڵامی دی ئەمن لانیکەم ئەمن شاناز دێەوە پێ براوە لەگەڵ ئینسانی وەک قاسملووی وەک وەک صادق وەزیری وەک بەخێ ڕەفیقەکانی دیکەم هیچم دا هەموو بۆ من گەورەیەتیان بۆ من شیان لە فێر بوومە لانیکەم ئەگەر فێر ببم ئەگەر شتێکر لەوان فێر بوومە دا بۆیە من ئێستای بەپیریش بەژیوان نیم لە هەرچی کردو من لە حزبی دموکراتی کوردستان بەژیمان نیم من ڕەنگە زۆر ڕەفیقم هەبوون زۆرشم خۆشویستە تابیان نهێناوە بەدیان ڕۆشتومە بەڵام ماومە ماومەتەوە و درێژەشم داوە درێژەشم داوە ڕۆژکار وای لێ بەڵێ بینەرانی خۆشەویست میانی بەرنامەکەم زۆر بەڕێز مامۆستا مەلا محەممەد خزری نووسەری کتێبی لە قەرەشلاغەوە بۆ سوێد و لاپەڕەیەک لە تێکۆشانی ساڵەکانی 46 دوایە مامۆستا ڕێگە نازانم بێک دەبێ یاننا ئەوە بەڕەنگە ئەووادا بۆ ناوەچی دیە بەڵام دیسانج هەر لە دیمەنەکەیدا هەر بە پێچەوانە دێتت دەرێ بەڵێ باشە باشە مامۆستا جەنابەت لە جێگایەک باز دەکەی کە یەکێک لەو کەسانەی کە زۆر زۆری پێ ناڕەحەت بووی و پەرۆشت بوو یەکێک لەو مەرگانەی کە یەکجار زۆری ئازارداوی مەرگی کاک سەدیقی ئەنجیریە بۆ ئەوە بۆ سەدیقی ئەنجیری بۆ خۆی تاریخێک سەدیقی ئەنجیری بۆ خۆی مێژوێک بوو مکتەبێک بوو بۆ حیزبی دموکراتی کوردستان و زیندوکردنەوەی حیزبی دموکرات لەبارەی ئەخلاق هەم لەبەر زیندوکردنەوەی حیزبی دموکرات هەم لەبەر ئەخلاقەوە هەم لەبەر هەڵسوڕان و داسوڕان و بارنامە تهیەکردنی بارنامەی حیزبی بارنامەی دووەمە حیزبی دموکراتی کوردستان و ئەو کەسەی سەدیقی ئەنجیری ڕەنگە لەسەر
بەحسێکی کووردا نەکرێت سەدیقی ئەندیری کوڕە هەژارێک بوو کوڕە فەقیرە بوو هەماوەسوڵی بوو لەنا ئەگە کوڕە دەوڵەمەند و کوڕەفڵان و ئەوانەبە کەسێکی بە پشتەوە هەبایە کەسێکی خوێندەوار هەبایە کەسێکی بەڵام ینی دەبۆ سەرچاوەیەکی تاریخی بەڵام هەمووی سوء استیفادەیان لێکردووە مەسەڵەن غەنی باسی دەکات بە پێچەوانە برادریشی دیکە باسی دەکات بە پێچەوانە بەڵام ئەوەی ئەمن دیتم کە زۆریش مخالفی عەقیدەی سەدیق ئەندامی کادرێکی هەرە بەرزی حزبی توودە ئێران بووە بەڵام ساڵی 32 گیراوە هاتۆتە دەرێ کە هاتۆتە دەرێ بەئیستیلاح ئەو دەما وا بووە کەسێک کە پەژیوان نامەی نووسیبایە دکتۆر خاندەری ڕەفیقی خاندەری بووی خاندەری نەخۆزۆزێری وەزیری فەرهەنگی پەرویزی خاندەری دکتۆر پەرویز خاندەری بەڵێ دەگەڵ ئەوانە بووە ئەڵڵا زمانەت ئێوانیشی داوە پەشیوان نامەی داوە و هاتۆتە دەرێ بەڵام کاری تشکیلە لە حیزبی توودەشی خارجی حیزبی توودەشی ئەو کەڕدا دەگەڵ کاک سەدیق دەگەڵ نیمای یوشدی لە یەک شوێندا لە وەزارەتی فەرهەنگ کار دەکات لە معلمایەتەکەی بەجێجا بێتە وەزارەتی فەرهەنگ کار دەکات و لە وەزارەتی فەرهەنگ لێ دەبنە ڕفێت کە دەبنە ڕفێت دوانێک لە کتێبەکەی خۆیدا لە یادداشتەکانی ڕۆژانەی خۆیدا پێم وایە ئیشتیباه نەکەم لە 6 دێدایە لە 7 دەگادە 7 بەحث لەسەر سەدیقی ئەنجەلی دەنووسێت نیمایوشیت دەگەڵ ئەو تیپە ئینسانانە بوو ئەوەکو ئەحمەدی شاملوو وەکو مثلەن نیمایوشی دوو فروغی فەرغوزات بەڵێ فروغ فەرغوزات بەڵێ فروغی فەرغوزات ئەلەوتی دەگەڵ ڕۆشەفرانە بووەوە خۆی لە تارانێ کار بە بەڵامی دی دوایە دەستی کردێتەوە بە کار بەرەو کوردایەتی گەڕاوەتەوە و لە حزبی توودەی کە وەلا ناوە ئەوە دەکات هەندێک کەس زۆر نامەردانە متهمی دەکەن بەوە حزب کەسێک کە حزبی توودەی بە خەیانەتزادە خەڵکی دیکە سڵاوات وەختێک کە ئەو خەیانەتی حزبی توودەی لە قاوداوە پاشان هاتووە فۆ دەرێ مەجەڕای هەیە باشە مامۆستا ئەو دەمی خەڵک باسیەوەی دەکرد کە سەدیقی ئەنجیری ئەحمەد تۆفیق دەستوری ترۆری یان کوشتنی دابێ ئەمە لەو زەمەدا لە یەکەم جار لە سولەیمان زانی وەکەس لە بەگداش بە ئەم بەگریشی داهات ڕشتی خۆ بە کاک فەرمولا ڕشتی خۆ من دەزانم چ شتێکە چ کەسێک کەسایەتی ئەو کەسەش دوایەش کە
منصب أو كتابة نووسیوە لە تاریخی چەند ساڵی حزبی دموکراتی کوردستاندا ولی 15 ساڵی حزبی دموکراتی کوردستان 30 ساڵە ساڵەیە چەندە لەوێدا باسی ئەوەی دەکات باسی پەلا سەرشێنی دەکات ئەمە نەودە لەوێ نەبوومە بەڵام ئەو بەحث دەکات دەڵا ئەحمەد ئەمینی سیراجیش دیارە نووسراوەکە ئەحمەد ئەمینی سیراجیشم داناوە لە کتێبەکەی خۆمدا خۆی لە گوێمەدا چونە من شتێکی کە بیستومە خصوصیاتی من ئەخلاقی من وا دەڵا گوێمەم بۆ داناوە ئەگەر لە خەڵک بیستوتە شتێکی کە بیستوتە نەقلی قەولی خەڵکی نەقلی قەولە ئەنا قەولە لەوەمدا ئیشم هەراوە بەحث دەکات دەڵا بەڵێ دوای ئەو کەرتەی کە کەریمە حسامیش شتێک دەنووسێ کتێبەکەویش نووسراوەکەویش داناوە لەسەر مەلا حەسەنی مەلا حەسەن دیارە الآن کار لە دیارە هاشا دەکا و فڵانەوە لە شتەکەی بەڵام ئەو دەبێ کەریم حسامی مابوو کرا بڵێ وانە خۆ کەریم حسامی کەوێ ناوەی دەدا من تەکذیبی دەکەم ئەو حەقی خۆی بوو ماوە دەڵەوان نەکوە دەڵە ئەو بەش ئەوە دەم نەکوە بەڵام بەهەرحاڵ بەڵام باسی ئەوەی دەکا خالی دەڵا چی لەگەڵ بۆ ئەو دوایش من ئەوە کەریم شتێکی دەنووسێ لە زمان محەممەدی میرزا عوڵایەوە محەممەدی میرزا عوڵای پێشمەرگەی کاک ئەحمەدی بوو لەگەڵ جەماعەتی کاک ئەحمەدی بوو بەڵام لەگەڵمیش زۆر دۆست بوو زۆر بەتەمەندا بوو خەڵکی من جێ بوو من جێ پیرانە ئەوەدا دەڵا ئەوە شاد دەگە دەڵا ئەوە هاتوێتەوە چۆنایەتی چۆنایەتی کوشتنی کاک سەدیقی محەممەدی میرزا عوڵای دەکاتە سەنە چون ئەو لە ساواکی ئەتراف ئەوەی لە کەریم حسامی دیارە سەرچاوی کتێبەوانێکەکەن بەڵام ئەو ڕۆژەیە کە شتەکەی دەستکەوت بوو وەرشێک بۆ جێرا بوو لە ماڵە خەزی شەهابی لە ماڵ شاوی وەرشێک ئەسراری سەدیقم ئاشکرا ئەوە محەممەدی میرزا عوڵای هاتوێتەوە لە ساڵێکی دوای شەر دوای شۆڕ بووی دوای ساڵ من ئەو نەقل قەولانە ئەو ئەوانەنا کە لێرەکاندان هەر کەسێک ئەگەر پێی وا بوو درۆیدا بە کابرا بڵە کابرا درۆ دەکات ئەو دەمێ بەڵام ئەو دەمی کوردبا بۆ لانەکانەوە بۆ لاپا ئەو دەمی جوورێکی دەڵێن ئێستاڕەدی دەکەنەوە باشە مامۆستا جەنابەت زۆر سادقانە باسی شتەکان دەکەی باسیەوەشت کرد جارێکی کە دکتۆر قاسملو چۆن باز لە عەبدوڵڵای موحتەدی دەکا عەبدوڵڵای موحتەدی ئێستا قسەی زۆر لەسەرە باوەڕی لەگەڵ من ڕەنگە وەکوێ نەکەینەوە ئەمن عەبدوڵڵای موحتەدی لەگەڵ من دەگەڵی نەژیاوە و نازانم لە دۆڵە دێموکراتی بووین عەبدوڵڵای موحتەدی لەگەڵ جەماعەتێکی هات نازانم بەحث و ئاسیام میوان بۆی دێوە بەڵام خزوسێنی ئێرانی بۆ و هێزێکی چەکداری کوردستانی بوو بەڵام بە پیر و باوەڕشی ئەو دەما جیاواز لەگەڵ حیزبی کۆمۆنیست تێکەڵ بوو ئەو دەمە بوو ئەمی ڕۆژشی لەم پرسی قسم دکتۆر ئێستا دۆڵە دێموکراتی نەژۆرش عەبدوڵڵای موحتەدی
شنو شي أو كرة حيث أو كرة كوتوتا نيوكو مالي بريا أو لختي نتوي خوي دابا ديكوت همو بمان إنه هم ولا وكان كردستان ذاك الشيء ولا دوا مشي هذا بله أدبيات شيء أو دورة وأدبيات يعني عمل كان زور شيء لجاتي أو أخبار ذاك مخالف خوينا خوش دبا راسته ها راسته واعي أو يفكر في نسيبه كان دروز زالبه وقت عليه كسر كدروس دجي بوشوني شوي دكتور قاسم لو وصفي زالبي هنا باشا بود زي جنابت بود دكتور قاسم لو دڵێ باسی پێشەوای کە دەکات دەڵێ گوڵێک بوو لە بیابانێکدا بڵێ لەبەر چی وا بڵێ بۆیە بۆ پێم وایە لە کاتی خۆیدا پێشەوای نەمر کابراایکی دەستڕۆیشتووی شاری ساڵاتی بۆ قاڵی بووە لە جێگای ڕیسی فەرهەد بووە لە زۆر مقامەت و ئەوانەی هەبووە صاحبی چەندین پارچە مڵکان بووە نازانم من بەدروستی بەڵام جۆڵانەوە جۆمال جۆڵانەوەیشی ئاشایری بوو هەر کەسێک دەستی گەیشت باکرد کە گایەکی خۆی دەکردە شتێک و مڕای دەماڵی ئەو سەردەماوا بوو زۆر گەلێک شتی دی بوو بەڵام کابراایکی خوێندەوار بوو من شتێکم لە حەمەدەمینی سێرادی لەبیر یادی بەخێر بێ یادی بە کاک حەمەدەمینی بەخێر بێ دێکودێک کەسێک بوو دەگەڵ ئەحمەدی کەسرەوی ئاشنایەتی و ڕۆشنایەتی وەقاف ئەحمەدی کەسروی تورک بەڵە ئەحمەدی کەسرەوی تورکێتی ئەوەی کە لە زمانی ڕۆژاشایدا دەڵان ئەگەر چێ بووە چووەتە خوێندەوارێک شەیەک لە بیرم نەماوە ئەحمەد چی بووە توێتی ئەگەر پێویست ناکە ئەمن ئەو بەحسە بۆ بکەم و قسە لەگەڵ بکەم دیارە ئەو دەمە قازیدا زانە چەندە کابراایکی پێشکەوتوو بۆ ئەحمەد ئەحمەدی کەسرەوی تاریخی مەشروطە ئێرانی نووسیوە بەڵێ نووسیوە دادەڵا لەگەڵ محەممەدی قازی قسە ینی ئەوەندەی احتمال و متمانە حەمەدەمین دەجارەوە حەمەدەمین دەڵا من حەمەدەمین حتا نووسراوەکە و نووسراوەکەشم دیوە حەمەدەمین سایکی درۆزن نەبوو حەمەدەمین سایکی درۆزن سایکی ڕاز بوو ینی کەوا بوو پێشەوای نەمر ئەو مەسیرەیەگەر بە تاقی تێنێ بوو بە تاقی تێنێ ماوە دا بۆیە گوڵێک بوو لە کوردستانیدا بە تەنیا مایەوە لە سەحراش کەسێک دەبوو ئاوی پێڕابگا کەسێکی نەبوو لەگەڵی بە پێ بەڵام ڕێبازێکی دانا قازی محەممەد ڕێبازێکی داناوە بۆیە نەمرا نامرێ بە پێی دا دکتۆر خاسم لەو ئەوەی دەرک بە پێ ئەو قسانەی جەنابەت دەبێ پێشەوای نەمر لە یانی لە پانتای ئێرانێدا دەمی کەسێکی هەڵکەوتە بوو بێ کە زۆر هەڵکەوتوو بووە بەڵام ئەم لەبارەی سەواد و معلوماتەوە ئەم لەبارەی شەهامەتەوە ئەم لەبارەی تێگەیشتن و ڕێبازێک کە بۆ بیلێتەکەی شەشاوت و حزبی دموکراتی کوردستانی کردووە بە حزبێکی مدرنی سەردەم کە هەتا ئێستا تاریخ شارنازی ئەوە قسەی من نییە ئەو قسەی من نییە و تەبلیغات نییە واقعیەتێکی تاریخە باشە مامۆستا بۆ خۆش خەڵکی مکریان و مەهاباتی بۆ بە مەهاباتت دەڵێن لانکەی کوردایەتی